ئێمە بەشداریمان کرد لە دەورەی کتێبی چۆن پاکیزەی چاوم پارێزم لە شاری ڕانیە سەتاسەری کوردستان بوو. دوای ئەوەیەکەوە دەرەجەکان هاتنەوە توانیم دەرەجەکەم بەدەست بێنم. سوپاس بەخوای گەورە، سوپاس ئەوانە بخوا یارمەتیان داوم. دەستخۆشی لێوە دەکەم، دەستخۆشی لە کۆمپانیا دەکەم، دەستخۆشی لە سنتەری پەرەپێدانی لاوان دەکەم. سەرەتادا سوپاسی زۆری بێپایانمان بۆ کەناڵی ئاسمانی پەیام کامیشە و هەردەم لەسەر جەم چالاکیکارمانە ڕووماڵێکی گرنگی چالاکانی سنتەری پەرەپێدانی لاوانەکە. ئەوان هۆکاری سەرەکی بوون کە ئەو قوتابی و بەشدارە زۆرەی لە پرۆژەکەی ئێمەدا بەشدار من کە زیاتر نزیکەی 1000 نەفەر لە تاقیکردنەوەکانمانە ڕۆژی شەمەی ڕابردوو لە ماوەی یەک هەفتەدا ئێمە توانیمان پشکنین و وردبینی بۆ سەرجەم پرسیارەکان بکەین و لە ئەنجامیشدا 2 کەس بە پلەی یەکەم دەرچوون بۆ گەشتی پیرۆزی ئەمرۆوە پاشانیش بەدوای ئەودا 11 خەڵاتی تایبەتی ترمان هەبوو. بەو پێ دەتوانین بڵێن پاش 2 گەشتە ئەمریکا 1000 دلاریش وەک خەڵات بەخشیە سەرجەم بەشدار بووەکان. ئێمە پرۆژەیەمان پرۆژێکی بەردەوامەوە ساڵانە لە چەند جارێکا دەتوانین بە وەرزی پرۆژەکە ئەنجام بدەین و دەمانەوەی گەنجانی وڵاتەکەمان لەسەر پەروەردەیەکی تەندروست پەروەردە بکرێن تەواوی ئەو خوێندنەوانە بۆی لانی کەم گەنجان ڕوو لە خوێندنەوە بکەن و لەم ڕێگەیشەوە پێگەی ڕۆشنبیری و پێگەیەکی پەروەردەیی لە نێوە گەنجەکانمانە فەراهەم بهێن.